سڵاتان لەبێت بەیانیتان باش بینەران و بیسەرانمان هیوادارم کە لەش ساغ بن هیوادارم کە بەیانیەکی پڕ لە جوانی پڕ لە سەلامەتیتان لەگەڵیمە دەست پێ کرد بێت ئەمڕۆ شەڵقەیەکی دیکە لە بەرنامەی ڕۆژباش بۆیەوە ئامادە بە کۆمەڵی بڕگە و بابەت کە ئەمۆ تەوەری سەرەکی بەرنامەکەمان سەبارەتە بێت بەو کەسانەی کە حەز و خولایەکی تایبەتیان بە میوزیک و بە ئەو میلۆدیانە هەیە کە هونەرمەندانی کورد خۆیان خۆقاندویانە. جا باسی کەسێکەکەین ڕەنگە کەمتر گوێتان لە دەنگی لە باڵێن کارەکانی و بەدیاش بەناو بانکبوونی یا شۆهرەتی، بەڵام لێرە ئەمڕۆ کەسێک نووسەرێک هەستاوە بە نووسینی کتێبێک سەبارەت بە هونەرمەندێکی کورد و جا دواتر ناو درێژەی بەرنامەکەمان باس لەواکەم کە هونەرمەندەکە کێیە، نووسەرەکەمان کێیە و ئەو بوارە هونەریە کە ئەو هونەرمەندە تێیدا چالاکی هەبووە چ بوارێکی هونەرمەندیە. ئەمە بۆ هونەردۆستان بەسەرەوەتان پێ بڵێم کە میوزیسیان بووە. ئەمە لە بابەتی تەورەکەمان دەچمە سەر بڕگە بابەتەکانی دیکەمان کە ئەویش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێکەم و دواتر دەگەڕێنەوە بڕگە بابەتەکانم دەنگی میوانەکەشم دێت کە میوانەکەم ئێستا کەمێکی تر حاضرە بێت ناو ستۆدیۆ و لەگەڵمان گفتوگۆ کات. جایۆش لەگەڵمان بن بۆی کە بچینە ناو بڕگە بابەتەکانەوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە هاوڵاتیان دەکات ڤاکسینی کۆڕۆنا وەربگرن و خۆیان بکوتن. مەسرور بازانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی گرتە ڤیدۆیەکەوە داوا لە هاوڵاتیان دەکات کە پەلە بکەن لە وەرگرتنی ڤاکسینی کۆڕۆنا. گوتیشی وەرگرتنی ڤاکسین ئەرکێکە و دەبێت بە جددی وەربگیرێت. ئەمە لە کاتێکدایە ڕۆژانە نزیکەی 11,000 کەس ڤاکسین وەردەگرن. فڕۆکەکانی تورکیا پێگەکانی پەکەکەیان لە شنگال بردومان کرد. پەیامنەری کوردستان 24 ڕایگەاند فڕۆکەکانی تورکیا 5 جار قوتابخانێکی گوندی سەکینەی لە شنگال بردومان کردووە کە چەکدارانی پەکەکە وەک بارەگا و چارەسەرکردنی بریندارەکانیان بەکاریان هێناوە. پەیامنەری کوردستان 24 گوتیشی لە ئەنجامی ئەو بردومانەی فڕۆکەکانی تورکیا 10 کەس کوژراون، 17 کەسی دیکەش بریندار بوونە کە منداڵ و ئافرەت لە نێوانیاندا هەیە. مستەفا کازمی و ئیبراهیمی ڕئیسی پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. ناوەندی ڕاگەیاندنی سەرۆکاتی کۆماری ئیسلامی ئێران بڵاوی کردوتەوە. ئیبراهیمی ڕئیسی سەرۆک کۆماری ئێران لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی بە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کردووە. لە پەیوەندەکەدا ئیبراهیمی ڕئیسی ڕاگەیاندووە پەیوەندەکانی ئێران و عێراق لە دراوسەیەک زیاترە و بڕوای تەواویان بە عێراقێکی بەهێز و یەکگرتوو هەیە. ئاماژەی بۆش کردووە پشتیوانی هەر هەنگاوێک دەکات کە یارمەتی دەربێت بۆ سەقامگیری عێراق لە بەرامبەردا. کازمی بە ڕئیسی گەیاندووە یاخود ڕای گەیاندووە ئێران هاوبەشی ڕاستەقینەی عێراق. بەریتانیا ڤاکسین با منداڵانی 12 ساڵ دەدات. دەستەی دەرمانی بەریتانیا ڕێگەی دا کە گەنجان و منداڵانی تەمەن 12 ساڵ ڤاکسین پشتی کۆڕۆنا و مۆدێرنا وەربگرن. بە پێی بڕیارەکە حکوومەتی بەریتانیا بە چڕی کار لەسەر پێدانی ڤاکسین بە منداڵان دەکات و لە داهاتوێکی نزیکدا زۆرترین منداڵان بە ڤاکسین دەکوترێن. ڤاکسینی مۆدێرنا دوای ڤایزەر دووەم ڤاکسینە بەریتانیا ڕێگە دەدات گەنجان وەری بگرن و پێشتر تەنیا ڕێگەی بە کەسانی سەرووی 16 ساڵی داوە کە ڤاکسین وەربگرن. لە هەواڵێکی وەرزشیش دێر پلاسکێری ئەڵمانیا بایرۆن میونشنی پاڵەوانی وەرزی ڕابردوو خاوەن 8 نازناو بە سەرکردایەتی یۆلیان ناگلیسمان ڕوبەڕووی بۆڕۆروسیا دۆرتمۆندی خاوەن 6 نازناو و ڕکابەرە مێژوویەکەی بۆەوە. لە ئەنجامی یاریەکەدا بایرن میونشن توانی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە بۆروسیا دۆرتمۆند بباتەوە و ببێتە پاڵەوانی جامی سوپەری ئەڵمانیا. هاوکات لیڤاندۆڤسکی یاریزانی یانەی بایرن میونشن توانی بە تۆمارکردنی 41 گۆڵ ڕێکۆردی یاریزانی کۆچکردوو گێرد مۆلەر بشکێنێت. بەڵە کۆتاییمان بە کورتێک لە هاوڵەکان هێنا داورن لەگەڵما دەتان بەمە شوێنێک چێشتخانەیەک کە کەلوپەلی کولتوری لێ لەگەڵ. زۆر شت هەن کە بە کۆنبوونیان
بەوەی کە مێژوویەکی بەسەرات تێپەڕێت ئەرزشیان زۆر زیاترەکات، قیمەتیان زۆر زیاترەکات، قیمەتە معنەویەکان جگەلەوەی کە لە ڕووی مادیەوە قیمەتیان هەبێت. لە پێناو پاراستنی کەلوپەل و هەروەها کولتور و کەلەپوری کوردی زۆرێک لە هاوڵاتیان دەبینین ڕۆژانە ئێمە لە بەرنامەکەی خۆشمانەوە سەبارەت بۆ قسەی تیا ئەکەین و دەیخینە ڕووکە کارێک دەکەن کە ئەو بابەتانە کۆکەنەوە. جا هاوڵاتیەکی قەزای چوارتاش بە هەمان شێوە سەدان پارچە کەرەستەی کولتوری و کەلەپوری گرانبەها و بە نرخی لە چێشتخانەکەی خۆی کۆکردوێتەوە. ئەمەش دەرفەتی ڕەخساندووە کاتێک کە هاوڵاتیان بۆ ناخواردنە چنەوێ سەردانی چێشتخانەکە بکەن چێژ لە بینینی کەرەستە و کەلەپوو ینی ئەو کەلوپەلە کۆن و کوردەواریانە وەربگرن و محەممەد حاجی مەولود پێشتر خاوەنی چێشخانێکی بچووک بۆ بەڵام ئێستا شوێنەکەی فراوانتر کردوێتەوە بۆی کە کەلوپەلی تێدا جێ ببێتەوە و چێشخانێکی کولتوری دروست کردو با لێرە بیبینین. دسم الحريري صدار وبند بومن لذا اگر حصداكي نمرم بمشي لحازي زادا نخوش سرگردانم بو پشمینه پیم دادا پێشتر لەلای چایخانە بوو ماوەی 4 ساڵە بێت برادێکی خۆشەویست دووسیە بە ڕەوجاجمیێنا ئیتر کە هەڵم واسی لە دوکانەکەیە لە چاخانەکە ئیتر خەڵک شتەکەی پێ جوان بوو منیش وردەوردە خەریک بوو میترە گەڕام خەڵک شتی بۆ هێنام دیەکانە گەڕام ڕەفیق و برادەر خزم دووە سەچی لە ماڵەوە هەیە بۆە بۆیان هێنام منیش دێرە وردەوردە پەرەم پیا و ئەم شوێنەم لێ دروست کرد چوارتا زۆر دەوڵەمەند بۆ بەم شتانە بەهۆی حکمیەوەی دیاتەکان بۆ سنوور بۆ لەگەڵ ئێرانە ئەم شتانەی زۆر هەبووە بەڵام بۆی ڕاگواستن و بۆی ڕژێمەوەکە چوارتا گواستراوەتەوە بۆ سلێمانی بۆ بازیان ئەوانە شتەکانی زۆری فەوتاوە زۆر بە کەمی ئەم شتانە ماون ئەویش دای خەڵکیەک هەڵی گرتووە پاراسیەتی وە کەلتوری خۆی من بە زۆری خێزانم ماڵ و مناڵم ئەوە زۆر هاوکار من لەگەڵما ڕەفیق و برادەر خزم برا ئەوانە شتاگەن لە شوێنە شتێکیان دەستکەوێ بزانن بە کەڵکیێرەیە بۆ منی هێنن لە کوردەواری ئامانە بۆ ئارەزوو بۆ شتێکی ینی ئین بووە پیاماخولەکان بەکاریان هێناوە بۆ ڕاوشێت ئەو شوان و شتیش بەکاری هێناوە بۆ پاراستنی خۆی لەگەڵەوەشا زۆر جا لە دیوەخانەکان دانراوە خەڵک ئێستش زۆر ماوێتی و گرنگەنەوەی ئێستا ئەم شتانە بزانێت ئەمە وەختی خۆی ساوەریان پێکوتاوە ئەمە دەستارە ئەمە بۆ حەوزی ئاو بەکاریان هێناوە وەک دەوری قفڵی بینیوە ئەوە ئەمەرکانەیە ئاویان تیاسار کردووە ئەمەش منجەڵی مسە من لێرە ئەم شوێنە دامناوە بۆ شوێنی مەعیشەتی خۆم لێرە خەڵک داوامان لەکە لێرە خواردنی بۆ حازرکەین لێرە ئێواران خواردنیە بۆ حازرەکەین بەیانیان خواردنی کوردەواری هەموو نوعەکانمان هەیە خواردن هەر لە پەنیرەوە هەر لە شیرێژەوە هەر لە ڕۆنەکەرەوە هێلکەی کوردی هەموو نوع خواردنەکانمان هەیە بەیانیان بۆ میوانەکانمانی دانی بەڵێ لە دوای بابەتە کولتوریە باسی بابەتێکی ترتان بۆ بکەم کە هەر پەیوەندی بە هونەرە هەیە بە کولتوری ئێمەی کورد هەیە کە دیارە لە ڕوویەکی ترەوە لە ڕووی شانە و میوزیکەوە کە خۆمان بە وڵاتانی جیهان بناسین و لە ڕێی فستیڤاڵەکان و بێگومانە ماکرێت کە مۆڵەتی ناردنی بەرهەمەکان بۆ فستیڤاڵی شانۆی
سەرشەقامی مەریوان درێژ کراوەتەوە. ماجد ڕموزی بەرپرسی پەیوەندیەکانی فەرهەنگ و ئیرشادی سنەیە و توێتی کە بەهۆی بەڕێوەچوونی ڕێڕۆسپەکانی عاشورا و دۆخی کۆڕۆنا ماوەی ناردنی بەرهەمەکان بۆ 15مین فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان تا 10 خەرمانان درێژ کراوەتەوە و هەروە ئاماژەی بۆش کردووەکەم فستیڤاڵە بۆ زیادکردنی هیوا و ئومێدا لە ناو کۆمەڵگە و پەیوەندی کۆمەڵایەتەکان بچەوترەکەت، هەروەها گۆڕینەوەی ئەزمونە بێگومان لە نێوان هونەرمەندانەوە لە شارەکان لە ڕووی شانۆوە کە بەڕێوە دەچێت. وە بەرپرسی پەیوەندیەکانی فەرهەنگ و ئیرشادی سنە دەژڵێ بەرگری کارمەندانی تەندروستی، مافی منداڵان، ژینگە و سوودوەرگرتن لە وزە و مادە هۆشبەرەکان و بێکاری لە هەڵبژێردراوە یاخود لە بەرهەمە هەڵبژێردراوەکانی فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان ئەبن کە دیارە کاتەکەی درێژ کراوەتەوە و دواتر لە دوای وەرگرتنی بەرهەمەکان ئەوە فستیڤاڵەکە بەڕێوە دەچێت. باش، هەر لە ناو بازنەی هونەر و ئەو کولتورە جوانەی کوردەواریە ئەمێنمەوە. هەندێک جار هەیە کەسانێکمان هەن کە زۆر ناسراون، بەڵام لە لای ئێمەی کورد چۆنەڵێت هێشتا لەگەڵۆشە کە لە ژیانە نەمابێتن، لەگەڵۆشە هێشتا زۆر ناوبانگێکی زۆریانەوە ڕەنگە لە هەندێک لە شارەکان ناوبانگیان هەبێ و لە وڵاتێکی تر ژیا بێتن. ئەوە ئەمڕۆ باسی کەسێکەکەین کە کتێبێکی لەسەر نووسراوە، ئەویش مشتەبە میرزادەیە، میوزیسیانێکە کە سبەی لە سلێمانی و ڕۆژی هەینیش لە کەرکووک کتێبەکە بڵاو ئەکرێتەوە و میوانەکەمان دلێر سەلیمان و سەری کتێبی مشتەبە میرزادە. جا زیاتر باس لەو بابەتاکەین کە بزانین مشتەبە میرزادە کێیە و ڕەنگە بەوانی کە میوزیک و هونەریان زۆر پێخۆش بێت زۆر باشتر بیناسن. بەیانی باش دلێر بەخێر هاتی. زۆر سپاس دەکەم، مەمنونم. بژی سپاس دەکەم. جا دلێر پێش هەموو شتێک من و تۆ ئێستا ڕەنگە 15 ساڵ بوو یەکتریمان نەبینی یەکتریمان. ئێستا لێرە من بە بینینی ئەوە شادەبمەوە بە تۆ کە کتێبێکت نووسیوە. زۆر خۆشحاڵم بۆ شتەکە لە دوای و کاتە لە بینینێکی بەرهەمدار تۆ ئەبینمەوە. سپاس دەکەم، مەمنونم. بژی سپاس دەکەم. دلێر کەمێک باسی ئەوەم بۆ بکە بە ئەوانەی کە ئاشنانین بە مشتەبە میرزادە بزانم مشتەبە میرزادێکی و بۆچی ئەوت هەڵبژاردووە لەسەری بنووسی و 11 ساڵی بەسەرا تێپەڕۆیان 11 ساڵی ویستۆ تاو کتێبە بنووسی. بەڵێ، سوپاس بۆ ئەم دیدارە. بێگومان مستەبە میرزادە هونەرمەندێکی زۆر دیارە، زۆر دیارە، بە تایبەت بڵبوون من لە ئێرانە لە لای خۆشمانە زیاتر چینی ئەوانەی ئەهلی هونەرن یا هونەرمەندن هۆکار زۆرە بۆ ئەوەی کەمتر ناسراوە لێرە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بڵێن واز لە مستەبە میرزادە بێن و بڕۆین باسی مۆزارت بکەین. زۆر جار هونەرمەند هەیە بەڕاستی دوای مردنی ساڵانێکی زۆری ئەوێ. بۆ منە مۆزارت ئەو دانەرە گەورەیە بەڕاستی 40 ساڵ دوای مردنی ئینجا درکیان بۆ کرد کە مۆزارت چێە بەڕاستی هونەرمەندێکی چۆنە مۆزارت ئەو بۆ قەدریان نەگرتا لە ژیانە بوو. کاتێ مۆزارت مرد دو نەفەر لەگەڵ جەنازەکەیا بوون بەڕاستی. جا بۆیە زۆر جار بەڕاستی هونەرمەند هەیە ئێوێ تا بناسرێ. مستەبە میرزادە بەڕاستی ئەوانەی کە ینی ئەهلی هونەر بوونیان لە ناو هونەر بن ئەوە پێویست بە ناسی ناکە، چونکە بەڕاستی لە سەرەتای دەرکەوتنەوە لە کرماشان لە ڕادیۆ کرماشان بۆ نمونە تەمەنی 15 ساڵ بووە. خۆشی خەڵکی کرماشانە و کوردە و زمانێکی کەڵهوڕی و کرماشانی زۆر جوان قساکە، زۆر جوان قسەیە کرد. لە تەمەنی 15 ساڵی و کاتێک چێتە ڕادیۆ کرماشان ئیتر دوای ساڵێک کەمتر مەسەڵەن هونەرمەند حەسەن زیرەک لە ڕادیۆی کوردی تارانەوە نەقڵەکرێن بۆ ڕادیۆ کرماشان لەگەڵ شکوڕڵای بابان و میدیا زەندی و بە هۆکاری ئەوەی لە ساڵی 60ەوە ئیتر ڕادیۆ کرماشان ئەبێ بە ڕادیۆیەکی تایبەت بە کوردی بەرنامەی کوردی. یعنی خۆی سەرەتا لە ڕادیۆی هەمسایەوە دەستی پێکردو دواتر ئەچێتە اینجا لەو کتێبەیە زۆر هەڵم ڕاست کردوتەوە. کاتە بزانم هەڵەکان یەکێ لەوانە ئەو ڕادیۆی هەمسایە خەڵک تا ئێستا ینی بەداخەوە من نەمتوانی پشت بە سەرچاوی ببەستم، هەمووی هەڵەبوون بەداخەوە. یعنی بۆ نمونە هەتا لە دیکۆمنتاریەکانی ئەوانەی ئێوەشە لە زۆر بابەتی تریش یەکسەر نووسراوە لە ڕێگەی ڕادیۆی هەمسایەوە. ئەم ڕادیۆی هەمسایە چییە؟ ئەم خەڵکە نازانم. ینی
خۆی چیرۆکەکە چییە؟ باش مستەفا میرزادە ئەو کاتی تەمەنی 5 ساڵان و 6 ساڵان و ئەوە بووە لە کرماشانە هەتا لە ئیلامیشە دراوسەکان ڕادیۆیان هەبووە ڕادیۆ لە ماڵەوە ڕادیۆ چکە خواردنە ڕادیۆیان هەبوو تەلەڤیزۆنیان هەبووە کەواتە لە ڕادیۆی هەمسایە لە دراوسەکەیان دراوسەکەیانەوە هەستاوە کاتێم بۆ نمونە ماڵی دراوسەکەیان کە ڕادیۆکەی زیاد کردووە ئەویش لە دەرەوە لە دەرەوە لە پێش دەرگا جوێی لە ڕادیۆکە گرتووە جاری وا هەیە ئەڵێ جۆم ناوە بە دیوارەکەەوە بۆی زیاتر جۆم لێ بێ یعنی ڕادیۆی هەمسای مەقسەد ئەوەیە نەک ڕادیۆیەک هەبوو ناوی هەمسایە جیرانەکان ڕادیۆیان هەبووە کاتە دلێر تۆ بە شێوەیەکی مەیدانی کارت کردووە تاوەکو ئەم زانیاریانە دروست کردوتەوە ڕاستت کردوتەوە هەڵەکانت دۆزیوەتەوە لەکوێن لە کتێبەکە باست کردو هەڵەیەک لەو شوێنەیە هەڵەکەت ڕاست کردبێتەوە ئەکید هەتا مەسەلەن خەڵکڵێ میرزادە زانکۆی تاو کردووە مەسەلەن هەمووی زانکۆی نەخوێندووە تەنیا بەشداری کردووە بۆ نمونە لە هەنێ زانکۆ هەیە پێویستی بە یعنی پێشوەختا بێ خۆ تاقیکەیتەوە تاقیکردنەوەی تایە مەسە هونەرە جوانەکانی چێکە لەوانە لە کۆلێژی هونەرە جوانەکانی تاران بەشداریەکە لە تاقیکردنەوەکانە پلەی سێمە هێنێ بەڵام مانگێکەها کەمتر وازی لێدێن تەواوی ناکە من بەداخەوە 4 ساڵ دوای مردنی میرزادە کە لە 2005 کۆچی دوای کرد من لە 2009 ئەم بیرۆکەم بۆ هات هەستام تۆ خۆت چۆن ئاشنابووی پێی من بە حکمی ئەوەی پەیمانگەی هونەر جوانەکان و تاواکوڕ خۆم پێشتریش بەڕاستی ینی ئەتوانم بڵم جۆگرێکی باشی مۆسیقای کوردی بوو ینی ئاشنا بوو لە ڕێی گۆرانەکانی حەسەن زیرەکەوە ناسیم بەڕاستی خۆ بێژگە لە حەسەن زیرەکش لەگەڵ مەسەری خالقی لەگەڵ ماوسا ناسر ڕەزازی و لەگەڵەوەش لەگەڵ هونەرمەندە هەرە گەورەکانی ئێرانە بۆ هایدەگ و ئەوە دوایی کە لە ڕادووی کرماشان لە ڕادوی کرماشان کە لە ساڵی 60 هەتا 66 تا نزیک ساڵی 67 لە ڕادوی کرماشانە ئەمێنێتەوە دانی تقریبان 6 ساڵ و 6 ساڵۆنی و لەو ڕادیۆیە ئیشی کردووە مەسەلەن سەرەتا لەگەڵ چەند هونەرمەندێکە ئەوانەی کە هاتم بە ڕادیۆ کرماشان گۆرانیان تۆمارە کرد لە ساڵی 61 کە حەسەن زیرەک دێ بۆ مەسەلەن کرماشان ڕادیۆ کرماشان ئیتر میرزادە لەوێ گوێی لە دەنگی حەسەن زیرەکە بێ بۆ زانیاریت مەسەلەن ئەو پەنجە شیرینە کوردی کە میرزادە هەیبوو تا حەسەن زیرەک نەهات میرزادە ئەسڵەن شارەزایەکی وای لە موسیقای کوردیان نەبوو دە باشە لە شوێنێکی ترە ماوسە مەسەری خالقی ئەڵێ ئەگەر مشتەبای میرزادە نەبووایە حەسەن زیرەک نەئەناسرا زۆر ڕاستە ئەزانی چۆن من لەو کتێبەیە باسم کرد وەکوتم زۆر زانیاری زۆر هەڵام ڕاست کردوتەوە بۆ لەبەرەوەی کاتێ ئەگەر جۆ لە ڕادیۆی گۆرانەکانی ڕادیۆی بەغدای بگرین جۆ لە گۆرانەکانی ڕادیۆی تارانی بگرین شوێنەکانی تر لەوێ دەنگی حەسەن زیرەک ئەو دەنگە نییە مەسەلەن بۆ ڕۆیەکێک 100 گۆرانی حەسەن زیرەک دانا لە هەموو بابەتەکان گۆرانی ئەوانی ڕادیۆ کرماشان لێدا ئەوانەی کە شارەزاژ نەبن تۆ ئەڵێ کام گۆرانی خۆش ئەڵێ ئەوە نازانی بۆ نازان ئەمە ڕادیۆ کرماشانەوە لە هۆکاری چی بوو کاتێ میرزادە تێگەی لە تۆنی حەسەن زیرەک چۆنە کاریگەری زۆری هەبوو لەسەر دەسوپەنجەی میرزادە ژوای کرد ینی حەسەن زیرەک جوانتر دەرکەوێت بۆیە ئێستا مەسەلەن جوانترین بەرهەمەکانی حەسەن زیرەک ئەو گۆرانیانن کە لە ڕادیۆی کرماشان و بە دەسوپەنجەی میرزادە تۆمار کراون اینجا هە لە گۆرانی نەورۆزەوە مەسەلەن هەتا بۆ نمونە بارانە و بارانە ئیتر لەویانە اینجا مەزەری خالقی لە ساڵی 62 مەزەری خالقی بەرپرسی هەموو بەشی کوردی ڕادیۆی ئێرانە مەسەلەن کاتە لە تاران بوو بەرپرسی بەشی کوردی ڕادیۆکانی کوردستان بوو لەویانە ئەڵێ مەزار ئەڵێ جۆم لە گۆرانەکانی حەسەن زیرەک بوو هەستمە کرد کە چەند جوان ینی ئەو شێوازەی کە میرزادە ئەڵێ حەزم لێ بوو لە ساڵی 62 ئەو کاتە کە تەلەبە بووە خالقی لە تارانە کە دێ بۆ کرماشان لە ماڵی لە سنێ و دوایی دێتەوە بۆ کرماشانەوەوانە ئیتر میرزادە شکۆڵا بابان پێی خۆشە بێڵێ حەزەکەم کارێکی لەگەڵا ئیش پێی خۆشە بێ یەکەمین گۆرانی مەزەری خالقی لەگەڵ مستەفای میرزادە گۆرانی هەینابێ نابەی هونەرمەندی گەورە سەید عەلیەزغەری کوردستانیە خالقی ئەڵێ من سەیرم بۆ هات میرزادە لە ماوەی چەند سەعاتێک یان لە نیو ڕۆژە کەمتر توانی موسیقاکە ئامادە بکە ینی ئەو یەکەمین کارێ بێ لەگەڵ خالقیە ئەو کاتە تەمەنی
17 ساڵە بێ میرزادە. زۆر باشە میرزادە جگە لەوەی کە ئامێری ڤیۆڵۆنی ژەنیوە کەمانچە سنتور سێتار زیاتر لە کامەیانە دەرکەوت بە کامیان میرزادە هەڵبەت یەکەمین ئالەتی کە بۆ نمونە ئەگەر سێ ئەو ئالەتانەی ئەو ئامێرانی کە یەکەم بوونم بە فلوتێک دەست پێکە فلوتێکی پلاستیک یعنی ئەمە سەردەی مناڵیەتی اینجا دوایی براکەی کە سنتورێکە کڕێ ئەویش یعنی هیچی لێ فێرنەوە دوای یەک دوو مانگەی دە بە میرزادە واتە خانەوادەیەکی هونەردۆز بوونە دیارە کاڵی براکەی سنتوری هونەردۆست بەو مانە بەڵام چونکە براکەی ئەسڵم زۆر داخراویش بوونە ینی زۆر داخرا بوون چکو بنەماڵەیەکی مەذهبی بوونە براکە یەک دوو مانگ کە خەریک سنتورە بێ ئیتر وازی لێ دێنێ وازی لێ دێنێ و ئیتر ئەوە ئەیدە بە میرزادە بە ماوەی کەمتر لە چەند مانگێکە تاو ئەتوانێ فێر بێ اینجا دوای ئەچێ کەمانێک پەیداکە ئەوەش هەڵێکەوەتاڵە ڕەفیقێکی باوکی هاوڕێکی باوکی کەمانێکی بۆنێ کاتە لە ئیلامە گەڕێنەوە بە کەمانی وە ناهێنێ باوکی ناچارەکە کە کەمانێک بۆ میرزادە بیکڕێت چونکە ئازانێ ینی مستەواکەی چۆنە و چەند عاشقە هونەرە کەمانێکی بۆ کڕێ بە 6 تمەن پێم وابێ ئەو کاتانە ئیتر لەگەڵ ئەوشی کە کەمانی بۆ کڕێ باوکی هەمیشە دژایەتیەکە زۆر جار کەمان پردەکەی مەسەن پردەکەی لێ دەرەکە ئیشارێتەوە ینی میرزادە ناچارە بێت چێ شتی تر لە ژێر ئەوەکەدانە بۆز بوو ینی ئەمەنە ئەو پیاوە ئەوەنە عاشقی مۆسیقا بووە خۆی ئەڵێ من لەوانەیە لە 5 ساڵیەوە مۆسیقام لەدای بەڵام کەس هەستی پێم نەکردووە باشە لێر مشتەبا میرزادە کاتێککە تۆ کارەکانت لەسەر کرد لەگەڵ کێ زۆر نزیک بوو کە قسەکانت بۆ باسکات زۆر شت بۆ لە خانەوادەکی پرسیارێکی جوانە من 2009 چوومە تاران چوو ماڵی خۆی بەداخۆ کاتە تەنیا خێزانەکەی لە ماڵاما بوو دووکچی هەیە دووکچەکەی شووی کرۆ بەستەنیا دووکچی هەیە دووکچی هەیە خێزانەکەشی ئیتر بە حکمی ئەوەی مەسەلەن زیاتر بە فارسی قسەیە کرد شۆزە فارسەکەم باش نەبوو بەڵام لێرەمێ سوپاسی کاک شەهریار جەمشیدی بکەم ئەو زۆر یارمەتی دام لەو ئەو توێژە ئەوانەی کە بە زمانی فارسی بوون چوومە ئەویانە لەگە مەسەری خالەقەیە قسەم کردووە لەگەڵ کامبێزی ڕۆشنڕاون کە مۆسیقاڕێکی زۆر گەوری ئێرانە لەگەڵ کۆچکردو حوسێن یوسف زەمانی لەگەڵ ئەرسەلان کامکار لەگەڵ بەهمان ڕەزا لەگەڵ باوکی کامکارانی شابووە کە باسی کامکارت کردوایە ساڵی 1950 ئەچێتە سنە پێش ڕادیۆ کرماشان لەوێیانە ئیتر ساڵێک لەوێ ئەبێ بەڵام ئیتر ئەو ساڵە هیچ دەستکەوتێک لە میرزادەیان نییە مەسەلەن زیاتر ئەوکو لەناو گروپێکە بەشداریەکە ئەو بوو لە ساڵی 60 گەڕێتەوە بە کرماشان و جا ئەو کەساتیانم هەڵبژات ئەوەی کە نزیکی میرزادە بوون ئیشان لەگەڵاکردن ئەوانەی کە بەڕاستی قسەیان ڕاست بوو محەممەدی کەمانگەر کە بێژەری و نووسری ڕادیۆی کرماشان بوو ینی ئەو هۆکارێکی سەرەکی ئەوەی بۆی میرزادە بەرێتە ڕادیۆ کرماشان چکات لە یەک مەکتەبێکە ئەبن و دەستی میرزادە چونکە جارێکی تر چوو وەریان نەگرت وتبی ئەم مناڵەت چێ وەری بگرین دوای چەند مانگێک کەمتر لە ساڵێک محەممەدی کەمانگەر پێڵێکە کە بە بتبم بۆ ڕادیۆ کرماشان ئەڵێ نا من ئەڵێن تۆ مناڵی وەرت ناگرین بەڵام دوای کە محەممەد عەبدولسەمەدی ژەنیاری کلارنێت و یەکێک لە مەسەلەن کەسایەتیە باشەکان کە بەداخەوە نەناسراوە بە تەواوەتی کاتێک کە محەممەدی کەمانگەر ئەیبا بۆ لای محەممەدی عەبدولسەمەدی تازە هاتووە گروپەکە ئەوێ ڕێخاتەوە تو میرزادە چەند شتێکی بۆ ئەژەنە یەکسەر ینی ژەنینەکەیەوەنە بەدڵە بێکسەر ڕازیە بێ کە وەریگرێ ئیتر توانین بنێ لە ساڵی 1960ەوە ساڵی 1960 ببوورە ساڵی 1960ەوە ئیتر مستەوە میرزادە لە ڕادیۆ کرماشانە ئیشەکە لە تارانە وەکو وتم بگەڕێنەوە لە تارانە لە وێزگی ژیانی ئەوێ باباسی ئەوەش بکەین لە وێزگی ژیانی ئەوەی کە لە تاران بووە تەنانەت لە ناو حکوومەتیش دەنگی یاخۆ بڵین ژەنینی پەنجەکانی ئەم کاریگەری هەبووە بۆ نمونە بوویە گۆلۆ سوسانۆ یا سەمانایەت ئەوە سرودێکی ئێرانەکە بۆ کاتی هاتنی شارەزاییەکت هەیە بەڕاستی
ئەمە من لەم کتێبە باسم کردووە لەوانەیە زۆر کەس ڕخنە لە مەلج بگرێ ئەڵەن بۆچی منیش ئەمەدا ئەو باسکەم بۆچی بۆ سرودێکی نیشتیمانی یاخۆ سرودێکی ئینقلابی شۆڕشتی ئێران ژەنینی کردو جگە لەوە سرودی تریشی هەیە کە ئەو کاری بڵێ بڵێ لە ڕاستیە ئەمە ناتوانین بڵین لەکەیەکە ناتوان بڵین لەکەیەکی ژنیە بەڵام ئەم پیاوە دڵی زۆر ساف بووە یعنی بەڕاستی یعنی دڵی زۆر ساف بووە یعنی کاتێک داوایان لێ کردووە کە شتێک بۆ بەڵام شتەکە کارەکە زیاتر بۆ ورە بەرزکردنەوەی سەرباز و بۆ شەهیدەکان بۆ ئەو کاتە بە تایبەت کە ئێران و عێراق لە شەڕابوونە ئیتر ئەو کاتە ئەو سرودانی و بڵێن ئامادە کردو بەڕاستی ئاوازیشی هەبووە اینجا لەیانە ئەو چەند سرودەی هەیە بەڕاستی بەڵام لە سادەیی خۆی بەڵام لە دوای ئەوەی کە مەسەلەن بە تایبەت لە ئەمریکا دێتەوە ڕای ئەگۆڕێ زۆر بۆ ئەو شۆڕشە چونکە ڕێک بە تایبەتی ئەو سرودە باسیەوە کاتڵێ بۆنی سۆسەن و یاسەمەنوانە دێت دێو کە هات دێو ئەڕات و فریشتە دەرێت یعنی ڕێک کاچێتەوێ گۆڕانکاری بەسەر بیر و ڕای ئەمادێ دۆکو بڵێ تر پێی خۆش نییە کە ئەو شتەی ژەنیوە سۆڤان ئەزانی چۆنە یعنی بمانێ و نەمانەوێ ڕاستە موسەبا میرزادە حەسەن زیرەک مەزهەری خالقی زۆر هونەرمەندی ئەوانە هەمویان کوردن بەڵام ینی ئەوانە ئێرانین ئەی بە ئێرانی بوومانەیە بەڵام تر لەدایکبووی ئێران ڕۆژ هەڵات ئێمە بۆ نمونە کوردین بەڵام لە عێراق لەدایک بووینە سەیری ئەم ناکۆکی بینی ئێمە و عەرەب مەکە مەسەلەن سەیری مەسەن وڵاتێکی ترکە کە بۆ نمونە کەسایەتیە کە مەسەلەن بە شانازی و سرودێک بۆ وڵاتەکەی ئەڵێ ینی ئەمە نابێت خۆش ئەڵێن فلانە کەس کووردە توانیوێتی بۆ سرودی بۆ نەتەوەیەکی تری بڵێ بۆ جیالەوە مەقسەدمەوە ئێستا ئێمە مەسەن سرود کاتێک بۆ نیشتیمانێکی خۆمان ئەڵێن خەڵک بە شانازی و سیرمانەکە لەبەرەوەی ئەمە بۆ نیشتیمانە ینی بۆ شتێکتر ئەویش احتیمالەوە بیرکوێتەوە کاتە بۆ ئێرانە بۆ نیشتیمانەکەیەتی بەتایبەت کاتە هەمیشێکێکە لەو هەڵانەکەواتە لێرە ڕاستت کردو بالضبط ینی تۆ مەسەن ئەو لەگەڵ ڕژێمی سەدامە ئێران شەڕی کردووە ئەو ئەم سرودەی دژی کورد نەوتووە دژی هەرێمی کوردستان نەبووە دژی ینی ئەوە نەبووە تەنیا ئەوە بوو بۆ ئێرانی وتووە لە دژی ئەو من با لەرەیەک ئەمیان ببوورە من باڕاستیکەمەوە ئەو سرودە کاتی هاتنی ئایەتوڵا خومەینیە کاتە ئەگەڕێتەوە لە فەڕەنسا ئەگەڕێتەوە بۆ تاران بۆ فرودگای میهراباد ئەو سرودە ئەوترێت باسی شا ئەکات ڕۆشتنی شا و هاتنی خومەینی ئەکید یعنی چونکە ئەوە لە 1970 سرودانە دەست پێەکەن لە دوای ئەوەی کە ئینقلاب ئەوانەڵێ ئینقلاب و هەنێک کەڵم کودەتای باش شتێکی تریش ئەو تەنیا بەس بۆ سرودەکان و بۆ گۆرانەکان نەبووە لە دانیشتێکە کۆمەڵی خەڵک دانیشتن ئەڵێت یەکێک لە هاوڕەکان ئەڵێ گوێمان لە پارچەی میوزیک بوو ژەنینی ڤیۆلۆنێک بوو وتیان ئەمە کەسێکی ئەژنەبیە ئەو ڤیۆڵنتی من هەستم کردەمە پەنجەکانی میرزادەیە بۆ فیلمی دەڵاهوو کە فیلمێکی زۆر بەناوبانگە لە ئێران بهروزی و سوقیتیا ڕۆڵە بینێت خۆی ئەم فیلمێکی تری هەیە مەبەستم ئەوەیە نزیکەی ئیشی بۆ 58 فیلم کردووە لە کتێبەکە تەنیا بەداخۆ تەنیا توانیم 35 جیان بدۆزمەوە 35 جیان بدۆزمە ناویانم نووسیوە ئەم پیاوە بۆ منە ئەم پیاوە زۆر شتی بە ڕێکەوت بووە کاتی یەکەم کار لەسەر یەکەم فیلمەکە لە ساڵی 1970 مثلا چونکە لە ساڵی 1960ەوە چێتە تاران کاتی حەسەنزێک لە ساڵی 1966 ڕادیۆی کرماشان بەجێ ئەهێڵێ میرزادەوەنە عاشقی حەسەن زیرەک بووە ئیتۆ بڵی چۆن چاوی بەرای نادا چاوی بەرای نادەیترە چێتە تاران لە 1960 لەوانە لە 1970ەوە یەکەمین فیلمی دەست پێەکە لەو ساڵە تقریبا 19 فیلمەکە یعنی ئیتر شتەکانی بەڕێکەوتە بێ مەسەلەن کاری فیلم و لەویانەیە بۆ نمونە ئەڵێ گۆرانیەکە ئەوەی کە تۆ باسیەکەی لەوانە مۆسیقای چایکۆفسکی هەیە لەوانە بۆ شێوە کلاسیکە عەزفەکە دوای ئەی گۆڕێ اینجا سەیرەک وانە زانی ئەمە کەسێکی بیانی ئەم ژنی ناکە دوایی کە ئەی گۆڕە ئیکا بە ڕۆژهەڵاتی اینجا ئەڵێن ئەوڵا ئەڵێ دڵیاش نەبووی پەیوەندیمان بەخۆیەوە کرد تاکید بین وتمانە گوێ لەو پارچەی وتوتی ئاوە کارێکە لە کارەکە اینجا یەک نهێنیەک هەیە لە ساڵی 1972 یان لە 1973ەوە میرزادە کاتێ ژنە هێنێ بنەماڵەی خێزانەکەی بە هیچ جۆرەگەڵەم بۆت نییە تۆ کاری مۆسیقا بکەیت میرزادە نزیکەی 8 ساڵ 9 ساڵ بەدزی و ئیشەکە
ئەگەر سێریکەن غەدرێکی زۆر لە میرزادا کرێ باسم کردووە باسی و غەدرانم کوڕەکە لە میرزادا کرێ باسی ڕەخنەم لە میرزادا خۆی گرتووە من لە کتێبەکەدا باست کردو کە ڕەخنە لە خودی خۆشی. ڕەخنەم لە کوردیش گرتووە یعنی من کتێبەکە بۆ نمونە بە ئەمانەتێک نووسم بە ڕازگۆی ئەوەی کە ینی من چەند عاشقی ئەو پیاوە بووم بەڵام بە ڕازگۆیی نووسیومە ئینجا لەوێیانە ئەو کارانی زۆر بۆ مەهەستی و بۆ هایدە و بۆ شەجەریان و گوش و ئەوانە لە ساڵی هەفتا بۆ هەشتا کارێکی زۆرەکە بەڵام هیچی بەناوی خۆی بەڵاو نابێتەوە ئەڵێ بۆی خەڵک نەزانێت بەڵام دوای کەشف بێ زۆر باشە کاتە تۆ کارێکی زۆر مەزن و گەورەت کرد لەسەر ئەرکی خۆشت کتێبەکەت لە ئێران بە چاپگەیاندو ئەوە لە یاد نەکەین من زۆر سپاس دەکەم بێگومان ئەم پیاوە ئەم هونەرمەندە دەریایەکە لە هونەر بەو هیوایم کە هەرچەند ئیتر خۆی دنیای بەجێ هێشتووە بەڵام خەڵک ئەوانی کە هونەر دۆستن ئەوانی کە گوێی میوزیکیان هەیە گوێبیستی بەرهەمەکانی بن و ئەو کتێبەی تۆش بخوێنەوەی کە لە ژیانی شارەزا بن من زۆر سپاس دەکەم لێر سەلیم نووسەری کتێبی مجتەبا میرزادە لەگەڵمان بوویت ئەم بەیانیە دەستەکانت خۆش بێ ئەمیش یەکێک ئالە با بڵێن دانەیەکتانی ناو بن دانێکی باشە بەسەر پیرۆز بێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەین زۆر سپاس. بەڵێ ئێستاش دەچین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورە دەبینین و دواتر دەگەڕێم وڵاتە. ئەم ساڵوای کردووە هەر پلەکانی گەرما بەرز بن جا لە پلە بەرزەکانی گەرما کەسێکی زۆر ئاسایی تووشی دڵەڕاوکێ و هیلاکی و پستانێکی گەرمای زۆری بەسەرادێت بێگومان ئەمانە هەمووی کەرگەری ئەبێت جا چ بگا بەوەی کە ئەگەر کەسێک خۆی تا ڕادێک بڵێن لە ساغ نەبێت ناساغ بێت یان کەسێکی دووگیان بێت چونکە خانمانی دووگیان چۆنەڵێت قورسایەکی تریشیان هەڵگرتووە و مادووبوونێکی زیاتریان هەیە بۆیە ماڵپەڕی کۆنسلۆتۆ کە تایبەتە بە خانمانی دووگیان چۆنێتی خۆپارێزی ئافرەتانی دووگیانی لە وەرزی گەرما و هەروەها هاوین بڵاو کردوتەوە کە لە چەندین خاڵە پوخت کراوەتەوە من لێرە چەند خاڵێکتان بۆ باسەکەم بۆ خانمانی کە دووگیانن ئەتوان ئەم خاڵانە ڕەچاو بکەن بۆی کە
زۆر گەرماتان نەبێت. مەلەکردن بۆ ئەوی پلەی گەرمی جستە هاوسەنگ بکاتەوە زۆر باشە بۆ خانمانی دووگیان. و ئەو قماشانی کە ئارە قەڵەمژن بۆی کە جستە زوو سارد ببێتەوە، قماشە لۆکەیەکان زۆر باشە ئەگەر جلەکانی ژێر بە قماشی لۆکەی بێت. وەرزشکردن بە پێی ڕێنمایی پزیشکی تایبەت کە ئەو پزیشکانی کە دەزان و خانمانە بۆیان هەیە کە وەرزش بکەن کە دووگیان بە تایبەت ئەگەر دەتوانن لە شەوانە. و بۆ هەر شوێنێک چوون ئاوی خواردنەوە لە ناو شوشە لەگەڵ خۆتان بن. سیرکەن لە ناو شوشە، لە ناو بتڵی پلاستیکی نا، لە ناو شوشە بۆ ئەوەی کە سەلامەت و تەندروست بن، چونکە پلەکانی گەرما کاتێکە بەرزە بن کاریگەریان لەسەر ئەو لایلۆنە ئەبێت یاخود ئەو پلاستیکا بێت کە ئاوەکەی تێدا هەڵگیراوە. گرنگی بە سەوزە و میوەی نوێ بدەن. ئەمە نەک تەنیا بۆ خانمانی دووگیان بەڵکو بۆ هەموو کەسێک دروستە کە گرنگی بە سەوزە و میوە بدات و بیخوات بۆی کە لە کاتی گەرما یارمەتی دەری بێت و شێ لە لەشی زیاتر بێت یاخود ئاوێکی زیاتر لە لەشی هەبێت. و هەوڵدان لە ڕۆژدا ئەمانە لە ماڵەوە بمێننەوە، واتە ئەو کەسانی کە دووگیانن هەوڵێەوە بدەن لە ماڵەوە بمێننەوە کاتێکە کارێکی زۆر پێویستیان نییە بۆ دەرەوە نەچن خۆیان لە گەرما بپارێزن. پێویستە خانمانی دووگیان گرنگی بە سیستەمی خەو بدەن، خەوێکی باش، چونکە تەندروستیەکی باش بخۆی و منداڵەکەی دێنێت. و دەبێت خانمانی دووگیان لە جگەرە کێشان دوور بکەونەوە ئەگەر خۆیان جگەرە کێشن و ئەگەریشنا ئەو کەسانی کە جگەرە کێشن ئەوە لە چوار دەوروبەری ئێوان یاخود لەو شوێنێکە ئەو خانمانە دانیشتون یاخود هەڵسوکەوتەکەنەوە جگەرە نەکێشێت. ئەمانشتان ڕێنمایەک بوون بۆ خانمانەی کە دووگیانن، خۆی هەر بە سروشت ئەوەی کە دووگیانە گەرمای زۆر زیاترە بێت وەک لە کەسێکی دیکە، بۆی ئەم خاڵانە ڕەچاو بکەن. دەچینە باکووری کوردستان، دەتان بەمە پارکی نەتەوەیی ئیدر کە ئەکەوێتە قەتپاڵی چیای ئاگری و سێگۆشەی سنووری نێوان باکووری کوردستان و ئەرمەنستان و ئێرانە بەهۆی هەڵکەوتەی جوغرافیایەکەی و بوونی دەیان جۆری ئاژەڵ و باڵندەی دەگمەن و جیاواز ڕۆژانە دەیان گەشتیار لە هەموو شارەکانی ناوخۆی باکووری کوردستان و تورکیا و وڵاتانی بیانیش سەردانی ئەکەن و لە نزیکەوە دیمەنی باڵندەکانە بینین. ئێمەش لێرەوە دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە وێنەی یادگاری ئەوان تێیدا تۆمارەکەن و ئێمەش لێرە دەیبینین. با پێکەوە بینەربی. یەکێک لە گەورەترین و سەرنجڕاکێشترین پارکەکانی تورکیا و باکووری کوردستان پارکی نەتەوەی ئیدرە کە پێی دەوترێت پارکی نەتەوەی چیای ئیدر. ئەم پارکە بە سروشتی و جوانی دیمەنی دار و درەختەکانی و بوونی دەیان ئاژەڵ و بە تایبەت باڵندەی دەگمەن ناوبانگێکی زۆری بەخشیوە بە ناوچەکە. پارکی نەتەوەی ئیدر دەکەوێتە بناری چیای ئیدر کە بەرزترین چیای تورکیایە و باکووری کوردستانە. هەموو ئەو دیمەن و هەمە جۆری زیندەوەر و باڵندانە سەرنجی گەشتیاران و خەڵکی ناوخۆ و بیانی ڕاکێشاوە و ڕۆژانە دەیان سەردانیکار سەردانی ناوچەکە دەکەن. لە قەتپاڵی شاخەکە و لە ناو پارکی نەتەوەی ئیدر دەیان زۆر ئاژەڵ و باڵندە هەن. ئێمە ئێستا لە ناوچەی کاراسوین لە ئیدر دەیان ئاژەڵ لێرن. ئەم شوێنە زۆر سەرنجڕاکێشە بەهۆی سروشتی هەڵکەوتەکەیەوە کە دەکەوێتە خوارەوەی چیاکە. دوایەوەی پارکی نەتەوەی ئیدر بە پارکی نیشتیمانی ناسێنرا بووە هۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی ناوخۆ و دەرەوەی تورکیا و باکووری کوردستان سەردانی بکەن. پارکەکە دەکەوێتە بناری چیای ئیدر و ئاوی پارکەکەش لە ئەنجامی توانەوەی بەفر و لە بەرزی چیاکانەوە دێتە خوارەوە و ئاوێکی تەواو سازگار و سروشتیە. ئەوەش دیمەنێکی ناوازەی بە ناوچەکە بەخشیوە و سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. ئەو ئاژەڵانەی لێرە هەیە لە هیچ ناوچەیەکی دیکەی تورکیا نییە، بۆیە گەشتیاران لە هەموو ناوچەکانی دیکەی تورکیا دێنێرە بۆ بینینی ئەو دیمەنە جوانە سروشتیە. پارکی نەتەوەی ئیدر دەکەوێتە سێگۆشەی سنووری نێوان باکووری کوردستان و ئەرمەنستان و ئێران. لە ناو پارکەکەدا کەو، شێر و پڵنگ و ڕێوی و دەیان جۆری دیکەی ئاژەڵ و باڵندە هەن. هاوکات سروشتێکی جوانی پارکەکە وای کردووە لە پارکەکانی دیکە جیا بکرێتەوە و ڕۆژانە گەشتیاران لە هەموو ناوچەکانەوە سەردانی بکەن و چێژ لە بینینی دیمەنەکانی وەربگرن و وێنەی یادگاری تێدا تۆمار بکەن. ئێستا بابزانین بەهای دراوەبیانەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە کە بەم شێوەیە کە ئێستا من بۆتان نەخوێنمەوە. کە نرخەکان $100 ئەمریکی بەرامبەر بە 147,750 دیناری عراقیە. 100 یۆرۆ بەرامبەر بە 174,750 دیناری عراقیە. 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 250
5,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,410 دیناری عراقیە و هەروەها 100 تمەنی ئێرانیش بەرامبەر بە 5,550 تمەنی دیناری عراقیە و مسقالێکی زر عیار 24 بە 422,000 دیناری عراقی و مسقالێکی زەری عیار 21 بە 372,000 دینارە و هەروەها مسقالێکی زێری عیار 18 بە 316,000 دیناری عراقی. بێگومانەوانی کە گوڵ و گیا بەخێوەکان یاخود لە ماڵۆینجانەی گوڵیان هەیە ئەمە وەکو هەستێکە وەکو حەزێکە کە خۆتی پێوە سەرقاڵەکەی ئارەزوویەکە بەڵام سێ کۆمپانیا لە هەنگاریا سیستەمێکی پێشکەوتویان بۆ پرۆژەکانی چاندن و بەرهەمهێنانی گوڵ دامەزراندووە بۆ بەرهەمە گەورەکانە کە لە ڕێگەی ئامێری پێشکەوتوو و ڕۆبۆتەوە کاری ئاودان و گواستنەوەی گوڵ و نەمامەکان ئەکەن و چاودێریشانەکەن با پێکەوە بینەریە و ڕۆبۆتانە بزەین چۆن کارەکەن. لە هەنگاریا بەهەفکاریە مرۆڤ و ڕۆبۆتان پرۆژەیەن بەرهەمانینا کەلوپەلەن چاندنیا ئاوێ دی جیهانێدا باشتر دکە. ئەو پرۆژەژ ئالیە سێ کۆمپانیەن مەجەریش بۆ پێشکەتنا سیستەما کۆتەیە لە مرۆڤ بە گروپ و دگەل ئالاف و ڕۆبۆتان دوارێ چاندنیەدا دو پێشە ڕۆژێدا کار بکن هاتیەدانین. الگۆر بەرپرس و ڕێڤەبەرا کۆمپانیە ئارمان جوانش وێ پرۆژەیە ئەوە حەیە ژینگەه پاراستی بمینە و چباکە وی وڵاتێکی سوودێژی وەربگرە. سیستەما ئاودانا چاندنیە ئاوا دەولەمەند بە مادەیان بەلاو دەکەن لە ئەڤ تەکنۆلۆژی ژێنۆت حەیە 95 ji sedê kêmtir avê jiya çandiniya kevneşopî bikartîne. Eger ev alav birêya robotekî hatiba bikarxistin wê demê eger heye bêtir sûda wê hebe ji sîstemeka avdaniya çandiniya keskatiyê ya nehatê bikar anîn. لە ئالیەکی دنجی لیکۆلینەر دەبێژن ئەو دەستێ ڕۆبۆتی ڕۆلەکە سەرەکە دەبەشێ چاندنیا ئاویدا دلیزە و بکلیکەگە لەسەر کیبۆردێ کارێخوا ئەنجام دەدە و شتلان بێ ئاخ تەنێ بکارانە دەرمانان مەزن دکە. ئێمە ئێستاش دەترسین لەم ڕۆبۆتانە کە نەبێتە جێگای قبولکردن لە ناو کۆمەلگادا. بەڵام ئێمە دەبێت تشک بخێنە سەر ئەوەی کە لە ناو کۆمەلگا پێویستە و بەکاری بینن. لیکۆلینەر ئاماژەژی دکەنە گۆ ئارمانجاوان ژوێ پرۆژەیە. دەڤلی هەفبوونا ئامورێن هەسیار دگەر ڕۆبۆتان و کاراناوان دکارێ چاندنیا ئاویدە و پێشکەتنا کەسکاتیا دەستکرد حەیاکاربن تێستێن سێرە هەندی دووبارە بکەن. بگوتنەوان ئەو پرۆژە بجۆرەکە تایبەت هاتیە چێکردنەش بۆی چاندن و دووبارەکردنا شتلێ جەرگیر ڕیحان و خەسان یەن گرێدای بە ئەولەهیا خۆراکیوە و گەلک سووداوێژی هەیە. بێگومان ئێمە بێبەشتان ناکەین لەو بابەتانی کە سوودێکی تەواویان هەیە بۆ تەندروستی مرۆڤ و ئەو بابەتانەیش کە دەزانین ئەمە زیانتان پێ ئەگەێنێت. ئەمە زۆر جار لە ڕێی گرافیکەکانەوە بۆتانی باس دەکەین. جا ئێستا باسی شوتیتان بۆکەم کە شوتی چەند باشە بەڵام هەندێک کەس نابێ بیخۆن. ستا دەڵێن چۆن بەم هاوینە گەرمە حەزمان لە شوتێکی شیرین و ساردە. دکتۆر ئۆلگا شاراپۆڤا کە گەورە پزیشکی نەخۆشخانەی ڤینۆگرادۆفا ئاشکرای کردووە کە چەندین کەس هەن باشتر وایە لە خواردنی شوتی دوور بکەونەوە چونکە زیانی دەبێت بۆ تەندروستیان. ئەم پزیشکە بابەتێکی تایبەتی لە پێگەی دکتۆر پرێر بڵاو کردوێتەوە تیا هاتووە کە لە شوتی سوور چەندین جۆری ڤیتامینی وەکو B6 و C و A هەیە بۆ یاڵێن شوتی سوور چونکە ئێستا لە وڵاتی چین شوتی زەردیش بەرهەمەهێنرێت و جگەلەوە مەگنیسیۆمی تایە کالیسیۆمی تایە سۆدیۆم و فسفۆریشی تێدایە یارمەتی ڕێخستنی پلەی گەرمی لەش ئەدات و ئاوی پێویستیش بە لەش ئەبەخشێت. دکتۆر ئۆلگا چی دەڵێت؟ دەڵێ شوتی تەنیا تینۆتی ناشکێنە بەڵکو چارەسەری برسێتیش دەکات و کاریگەریەکی ئەرێنیش لەسەر دڵ و سووری خوێن و پەستانی خوێن دەکات و ژەهر لە لەش دەکاتە دەرەوە. باش ئەم هەموو سوودەی هەیە بەڵام لەگەڵ ئەم هەموو سوودە چەند کەسێکە نابێت کە شوتی بخۆن یاخود لەم میوەیە زۆر نزیک بنەوە بە لێ دوورکەونەوە. جا باسی کەسەکانتان بۆکەم ئەوانەی کە توشبووی سکچوون و بەردی گورچیلەن و هەروەها ڕقبوونی ملولەکانی خوێن و هەروەها وەرەمی پرۆستات و نەخۆشیەکانی دڵ و ملولەکانی خوێن باشتر وایە بڕێکی کەمتر شوتی بخۆن یان نەیخۆن. ئەمە بۆ کەسانی کە ئەو نەخۆشیانیان هەیە بەپێی ئەو لێکۆڵینەوە ئەمەی دەرخستووە کە شوتی بۆ ئەو کەسانە زیانی هەیە.
بۆیە باشترێکە کە نەیخۆ. دیسانە باسی سروشتێکی جوانتان بۆ کەم کە سروشتی دەریاچەکانی هەرێمی کوردستانن، جوان و سەرنجڕاکێشن و بە بینینیان مرۆڤ چێژ وەرەگرێت. هەردوو دەریاچەکانی دوکان و دەربەنیخان پڕن لە چەندین جۆری ماسی و هەروەها جوڵەی ماسیەکان سەرنجی هاوڵاتیان ڕائەکێشێت و گەشتیاران زۆر نزیکەکەونە بۆی کە جوڵەی ماسیەکان ببینن و چەند ساتێک بە دیاری شێوە دەمێننەوە. ماسی سیلڤەر و سوورە دوو جۆری ماسین کە ڕۆژانە لە بەیانیانی زوو خۆیان نمایشەکەن بۆ ئەو ماسیە بچووکەکان کە ڕاو بکەن و تیشکی زۆریان بەرکەوێت دێنە سەر ڕووی ئاوی دەریاچەکەەوەی کە تیشکی خۆریان بەرکەوێت زۆر زیاتر دێنە سەر ئاستی ئاوەکە بۆیە دەرەکەوێت دیارە و گەشتیاران دەچن لە نزیکەوەیان بینن. ماسیە گەورەکان بە شێوەی کۆمەڵ ماسیە بچووکەکان گەمارۆ ئەدەن و دەیان خۆن، ئەمی شێوازێکی ڕاوکردنی خۆیانە. بەو شێوەیە درێژە بە سوڵی ژیانیان ئەدەن. وێنەکان لەلایەن هاوکارمان کاروانیارەوە چرکێنراوە و تایبەتن بە ڕۆژ باش. ئەویش ئەو وێنە ماسیەکانن کە لە دەریاچەکانی کوردستان دەشی. ئەمڕۆژ با کۆمەڵێک بڕگە و بابەت لەگەڵ ئێوەی ئەزیز بووین. هیوادارم کە بڕگە و بابەتەکانمان بەدڵی ئێوە بوو بێت. تاونێکی ئەمەچینەوە دیسانەوە دەستەکەینەوە بە کۆڵکردنەوەی کۆمەڵی بڕگە و بابەتی دیکەوە زانیاری بەسوود بۆ ئێوە تەوەری سەرنجڕاکێش ئەو بەخواتان دەستپێرم و هیوادارم لەش ساغ و تەندروست بن و ماڵاوە.